ئاڕاستی قسەکانمان باش بێت و اینجا بەرامبەرەکەمان جۆبیستمان بێ. ئەکرێت جوانکاری لوت بۆ کارێک ببوونی هەناسە تایبەت لیکە ڕۆژانی نیکافی و ئەمانە ئەگەر زوو هەوکات و ئەوانە ئەپوکێتەوە لیکە ڕۆژانەکە کەمتر ئیشەکات. جگە لەم هۆکارانە بۆچی ئەکرێت لیکە ڕژێنێ لە کار بکەوێت؟ دایک یاخود هاوسەر کە لەگەڵ یاژی ئەندامەکانی دیکەی خێزانەکەڵێ ئەم خۆی واڵێ بەس ئێمە هیچ هەست بە بۆنێکی ناخۆش ناکەین. لە لیکە ڕژێنەکانە هەمان کێشەمان هەیە کە لەشی خۆت پەلاماری خۆت بات و پەکی بخات. هەنێ جار بۆنێکی ناخۆش لەناو لوتە دروستە بێ نەخۆشەکە لی تێکەچێت. یەکی لە خاڵەگرێنەکان زمان پاکەرەوەی زایدن ئەم ماجون و ماوزوەشانی کە لە دەرمانخانەکانە هەیە و تابێت بۆ حاڵتە بەکارێنرێن. زۆرینی ئەو دەرمانانی کە ئەکرێت مرۆڤ وشک بکەنەوە لەمەوە بێت دەرمانە دەرونیەکانن. ئەمە کاتێ بیانەوە ئەوەی تر گۆشەگیری کۆمەڵاتی بیاڵە بژێرێ. سەرەکی قورگی سوتاوەتەوە قورگی بەچی سوتاوەتەوە بە گەڕانەوەی ترشەڵۆکی گەدە. ئەگەر کەسەکە توشبووی ڕەبوو بێت زۆر قورسە کۆنتترۆلکردنی ئەگەر کەسەکە ترشەڵۆکی گەدەی هەبێت لە هەمان کاتە بۆنی ناخۆشی دەمیشی بۆ دروستەکە. بۆ بۆنی دەم هیچ جۆرە ئامێرێکمان هەیە کە بڕی ئەو گازانە پێوەکە لە یەتە دەرەوە بۆی بڵێ کەسە فلان بۆنی دەم هەیە خوشتیوامان نییە.